کۆریای باکوور و کۆمەڵگەی نێودەوڵەتی خولانەوە لە بازنەیەکدا. پیۆنگیانگ موشەشێک تاقی دەکاتەوە و کۆمەڵگەی نێودەوڵەتیش سزایەکی نوێی بەسەردا دەسەپێنێت. چیرۆکێک کە ساڵانێکی زۆرە بەردەوامە و دەرەنجامیش ئەوەی کە بەدی دەکرێت نە سزاکان کۆریای باکووریان لە پرۆگرامی ئەتۆمی و تاقیکردنەوە موشەکیەکانی وەستاندووە، نە کۆمەڵگەی نێودەوڵەتیش لە سەپاندنی سزا بەسەر ئەو وڵاتەدا بێزار بوو. دەسەڵاتدارانی ئەمریکا کە دەڵێن نایانەوێت ناکۆکی نێوان واشنگتۆن و پیۆنگیانگ بگاتە ڕادەی جەنگ، ناشارنەوە کە ئەگەر کۆریای باکوور پرۆگرامە ئەتۆمی و بالیستیەکانی بگەێنێتە ئاسێک کە پیان وایە مەترسیدارە، ئەوە ئەو کات ڕێگە چاری سەربازی یەکێک دەبێت لە بژاردەکانیان بۆ مامەڵەکردن لەگەڵ مەترسیەکانی ئەو وڵاتەدا. لە گەشتێکی دابۆ ناوچەکە کە ژاپۆن و کۆریای باشووریشی لەخۆ گرتبوو، ڕێکس تیلەرسۆن وەزیری دەرەوەی ئەمریکا لە بەیجینی پایتەختی چینەوە جەختی کردەوە سەردەمی سیاسەتی ئۆقرەی استراتیژی کۆتایی هات کە ئەمریکا بەرامبەر کۆریای باکوور و پرۆگرامە ئەتۆمی و بالیستیەکەی گرتبوویە بەر. وتیشی لەگەڵ هاوبەشەکانیاندا لە ناوچەکە سەرقاڵی گرتنەبەری ڕێو شوێنی نوێی دیبلۆماسی و ئەمنی و ئابوورین دژ بە کۆریای باکوور. ئەمریکا دەیەوێت سەرکردەکانی چین قایل بکات بەوەی فشارەکانیان بۆ سەر پیۆنگیانگ زیاتر بکەن. ئەو هەوڵانش دوای ئەوە دێت دۆناڵد ترەمپ سەرۆکی ئەمریکا ڕخنەی ئاراستەی چین کرد کە زۆر بەخراپی ڕۆڵی لەو بابەتەدا گێڕاوە. ئەو لێدوانی ترەمپیش چینی بێزار کرد. سەرڕای جموجۆڵە دیبلۆماسیەکانی ئەمریکا و کۆریای باشوور و ژاپۆن وا دەردەکەوێت کۆریای باکوور بێباک بێت بەوەی ئەو وڵاتە بزوێنەرێکی نوێی موشەکی تاقی کردەوە. کیم جۆنگ ئونگ سەرۆکە گەنجەکەی ئەو وڵاتیش تاقیکردنەوەکەی بە لەدایکبوونێکی نوێی پیشەسازی موشک لە کۆریای باکووردا ناو وتیشی نزیک بوونەتەوە لە تاقیکردنەوەی هاویشتنی موشکێک کە توانای بڕینی کیشوەرەکانی هەیە. بەوتەی ئاژانسی هەواڵی کۆریای باکوور، بزوێنەرەکە ڕێگە خۆشکەر دەبێت بۆ ناردنی مانگی دەستکردی پێشکەوت و بۆ بەشای ئاسمان. ساڵانێکی زۆرە کۆریای باکوور لە هەوڵی ئەوەدایە ببێتە هێزێکی ئەتۆمی و بۆ ئەمە بەستش لە ساڵی 2006دا وێڕای ناڕەزایی نێودەوڵەتی یەکەم تاقیکردنەوەی ئەتۆمی ئەنجامدا. دوای ئەو تاقیکردنەوەیە پیۆنگیانگ 4 تاقیکردنەوەی ئەتۆمی دیکەی ئەنجامدا کە دوانیان لە ساڵی ڕابردوودا بوو. جگە لەوەش چەندین جۆر موشکی مەودا جیاوازی تاقی کردەوە. کۆمەڵگەی نێودەوڵەتی و نەتەوەی گرتوەکانیش وەڵامیان بۆ هەڕەشەکانی کۆریا و بەردەوامبوونی لە پێشەکردنی بڕارەکانی ئەنجومەنی ئاسایش تەنیا سەپاندنی سزای زیاترە کە تا ئێستا نەیانتوانیوە ببنە ڕێگر لە بەردەم تاقیکردنەوەکانی کۆریای باکووردا. کاروان شێخ موحسین، NRT.